لا درێژەی ڕووماڵی کوردستان 24 بۆ قسەکرد و گفتوگۆکردن لەسەر ئەو گۆڕانکارانەی لە ناو لێژنەی دارایی پەرلەمانی عێراق بۆ پرۆژە یاسای بودجێ عێراق کران کە بەتایبەت بە ئەو مادانەی کە پەیوەندی بە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانەوە هەبوو و ئەمە لەسەر ئاستی باڵای هەرێمی کوردستان ئەم گۆڕانکارانە ڕەتکرانەوە لەبەرەوەی پێچەوانە بوو لەگەڵ ئەو ڕێککەوتنی لەوەن حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەت عێراق لە سەرەتای مانگی چوار واژۆکرا بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بەتایبەت کە ئەم گۆڕانکاریانە لەناو لێژەی دارایی کراون دژی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بوون. من بۆ ئەم بابەتە قسە لەگەڵ مامۆستا شۆمان ڕابەر ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان دەکەم بۆی بزانین بۆچنی ئەوان لەسەر گۆڕانکارەکان چیە. سوپاس مامۆستا بۆم دەرفەتە بفرموویتی ئێرە مامۆستا بۆ چوونی ئێوە بۆ گۆڕانکاریەکان لە ناو پرۆژاسێ بجار لە لێژ دارایی چییە؟ خوێنەوە ئێوە چیە بۆ ئەم گۆڕانکاریانە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان هەڵبەتە ئەو گۆڕانکاریانەی لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق سەبارەت بە بودجەی داهاتووی عێراق کراون تا ڕادەیەکی زۆر لە مەسلحەتی حکوومەتی ناوەندە لە دژی حکوومەتی هەرێمە ئیدی لەبەر ئەوەی دەسەڵاتی ناوەند دەسەلمێنی و دەسەڵاتی ناوەند زیاد دەکا لە هەمان کاتیشدا لە مقابل دەسەڵاتی هەرێم لە بارەی داراییەوە زعیف دەکا کاتێک کە لە بارەی داراییەوە لاواز دەبی بە تەکید کاریگەری سەلبی بۆ سەر کۆمەڵێک جمگەکانی تر دەبیتن. هەڵبەتە ناشڵێم هەر هەمووشتی لە دژی خەڵکی هەرێمی کوردستانە چونکە ئەمڕۆکە دەنگێکی ناڕەزایی لە هەرێمی کوردستان هەیە لە ئەنجامی ئەو دەنگە ناڕازیەی خەڵکێک پێی ئاساییە لە بەغدا هەر بڕیارێک بەرامبەر بە هەرێم دەردەکاتن یا حەز دەکەن لە تا ڕادەیەک خەڵکی هەرێمی کوردستان وابەستەی بەغدا بن یا مافەکانیان لە بەغدا دەستە بەر بن. ئیدی بۆیە بەڕاستی من پێم باشە هەرێمی کوردستان بەخۆی دابێتەوە کارەکانی خۆی زەپتکە بتوانێت خزمەتی خەڵک بکە ڕزامەندی خەڵک بەدەستبێنی خەڵکەکە لەگە خۆی تەضامونکە بۆ ئەوەی بەرگری لە مافەکانی خۆیان دابکەن. جا یعنی ئەو پرۆژە یاسایە وا لێ دەکات زۆرێک لە ضعفی داراییە جۆرێک لە بەلبەلە لە هەرێمی کوردستان دروستبی بۆ ئەوەی خەڵکێک یاخود پارێزگایەک یاخود ناوچەیەک بەرەو بەغدا پەلچێش بکەن ئەگەر چی لە ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداش هەندێک لەو شتانەدا نەبووە بۆیە دەکرێ یعنی هەرێمی کوردستان زۆر بە قازانجی هەرێمی کوردستان ئەگەر پارێزگایەک ناڕازی بێ ڕاستەخۆ مامەڵە لەگەڵ بەغدا بکە ئەوە دوو سەرەیە ئەگەر پارێزگایەک ناڕازی بێ ڕاستەوخۆ مامەلە لەگەڵ بەغدا بکە وەکو ئێستا لە پرۆژەکەدا هاتووە بەغدا خەڵک هاندەدا خەڵکێک لە هەرێمی کوردستان پێی ئاعتیادیە بەس موچە و مەعیشەتی دابین بی جاچ لە هەرێم بی چ لە بەغدابی بەڵام بەو مانایی کە کیانی کورد وەکو ئەوەی ئینفیکاک کا و لێک هەڵوەشێتەوە و هەرێم بە شێوەکی گشتی ببێتە دوو زۆن دوو هەرێم و دوو ناوچە لە نێو هەرێمێکیش هەر پارێزگایەک ئەوەندە سەلاحیەتی هەبی تەعامل لەگەڵ بەغدا بکە. بۆ نمونە ئێمە لە ئێستادا کورد گوتەنی بەغدا نابین ناتوانین ینی هەموو مافەکانی خۆمان کۆنتترۆل بکەین و بەدەستبێنین جا و کاتە بە تەکید ئەگەر بە تەنیا پارێزگایەک لەگەڵ بەغداد یعنی مامەڵە بکە ئەگەر لە هەندێک شتیش قازان بکە بەڵام لە جوغزە گەورەکە لە ئیتارە گەورەکە کە هەرێمی کوردستانە کە کیانی کووردا کە پارچە پارچە بین ببێتە دوو زۆن و چەند محافەزە و بەلبەلەمان لە بۆ دروستبی بە تەکید ئەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی لاوەز دەبین لەسەر ئاستی نەتەوەی نیشتیمانیش لاوەز دەبین. بۆیە ئێمە وەکو کۆمەڵ ینی هەر هەوڵێک لە بەغدا کە بدرێ ئەگەر بێت و لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان دابی بە حەقەت بەڕاستی خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان کە پێشوازی لێ دەکەین و پێمان باشە بەڵام هەر هەوڵێک ببێتە مایە لاوازکردنی هەرێمی کوردستان و لە دەستدانی هەرێمی کوردستان و سڕینەوەی کیانی کورد و قەواری کورد و خاک و نیشتیمان و ئەوانە دژینی کەواتە پێویستە لە ناوخۆدا چی بکرێت بۆ ڕوبەڕووبوونی ئەمەی کە دەگوزێنێ لە بەغدا. خۆی ئێمە زۆر جار گوتومانە وشەکە هەر یەک بوونە
یعنی بە یەکدەستی بە یەکبوونی بە هاو هەڵوێستی و یەک هەڵوێستی دەتوانین زۆر مافمان بەدەست بێنین ئەگەر یەکیش نەبین لە دەست دەدەین بەڵام تێبینی هەرە گەورەکە کاک نەورەس لێرە ئەویش ئەوەیە ینی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە خراب لایەنەکان بەکاردینن ئەویش ئەوەیە کاتە کە پێویستیان پێبی دەڵێن بایەک بین کاتە کە پێویستیان پێ نەبی لیان بێمنەت دەبن من دەڵێم بایەک بوونەکە یعنی هێڵی سووربی داخوازیە نیشتیمانی و نەتەوە یەکەبی کارە سەرەکی و گرنگەکەبی و مەبدە یەکەبی یعنی لەبەر خۆ حزبك لەبەر خۆی نا کەسێک لەبەر خۆی یا لەبەر کاتێکی دیاری کراونە وەکو استراتیژیەتێک وەکو عمقەک زۆر دوور تەماشا بکەین پێویستە ینی کورد بپارێزرێ جا ئەمڕۆ دوولایەن لەسەر دەسەڵاتن بێیانی لەوانەیە دوولایەنی تر بن هەمومان دەبێ هەرخوازیاری ئەوەی بین هەرێم بپارێزرێ سپاس بۆ جەنابتان بەڵێمە بۆ چوونی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بوو لەسەر ئەو گۆڕانکارانی کردنە و پرۆژە یاسایی بودجەی عێراقداکراون لەلایەن لێژنەدارایی و ئەوان داوا دەکەن کە لە ناوخۆدا بە یەکریزی وەکو خۆی وتی یەکبوون بتوان ڕوبەڕووی هەموو ئەو تەحەدیانە بنەوە کە لە بەغداوە دەکرێت سەر هەرێمی کوردستان.